الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. درسي چندمان لا سيم لا القواعد الفقهية. المشقة تجلب التيسير. قاعدة أمرمان ديري رقم 15 بناوي المشقة تجلب التيسير. يعني شبرا كان المشقة تجلب التيسير، يعني قورسیەکی کتوپڕی ئاسانکاری ڕادەکێشێت، ئاسانکاری دەهێنێت و ڕای دەکێشێ. دەفەرمێت مؤلف رحمەتی خوای لێبێ دەفەرمێ ومن قواعد الشريعة التيسير في كل أمر نابه تعسير. فەرمێچێک لە قواعدی شریعەتی ئیسلام بریتیە لە چی؟ التيسير، ئاسانکاری. في كل أمر نابه تعسير، يعني لهر كارك ذاك نابه يعني أصابه. نابه يعني شي أصابه. ياخذ طرأ عليه، يعني شي بسرداهات شي تجبو، يعني شي بسرداهات تعسير. تعسير يعني شي قرسي ونارحتي باشا براكانم. أو موضوع يعني شي لأصل دابرا كانم خواي پروردگار مشقت دوو جۆرە. ئەو مەشەقەتەی کە لە توانای ئینساندا نەبێت ئەو خوای گەورە لەسەری داناوی یا داینەناوە. لا يكلف الله نفسا إلا وسعها، ئەوە داینەناوە. جۆری دووەم ئەوەی کە لە تواناماندایە و لە تااقەتی ئێمەدایە تەکلیفی کردوین پێی یاننا مکەلەفین پێی. بەڵام ئەوەش کە لە تواناماندایە و مکەلەفین پێی ئەگەر جارێک لە جاران حاڵەتێک لە حاڵەتەکان لە بار و دۆخێکدا قورسیەک تووشمان بوو تێیدا دیسان خوای گەورە ئاسانکاریەکمان بۆ دێنێت. ئەوەش لە ڕەحمەتی خوای گەورە، یعنی ئەوەی کە لە ئەسڵدا لە توانات دانیە لەسەری لا بردوویت. ئەوەی کە لە ئەسڵدا لە توانات دانیە لەسەری لا بردوویت. ربنا لا تؤاخذنا إن نسينا أو أخطأنا. تەماشاکە ئەوە لەسەر لا چووە لا نەچووە، چکەوە لە تواناتدا هەیە. نسیان و خەتا لە تواناماندا هەیە، لە تواناتدا نییە و برا نسیان و خەتا لە توانە هیچ کەسێکدا نییە. ئەوە لەسەرت لا چووە باشە برا. ربنا ولا تحمل علينا إصرا كما حملته على الذين من قبلنا ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به. ئەو خوای گەورە لەسەری لا بردوویت. ئەی ئەوەی کە لە تواناماندا هەیە ئەوەش کە لە تواناتدا هەیە خوای گەورە تەکلیفی کردوویت پێی. بەڵام ئەگەر بەهۆی ئەوەوە جارێک لە جاران عوسرێکت توش بوو ئەوەشیان لەو حاڵەتەدا خوای گەورە ئاسانکاری توش دەکات. بۆ نمونە ئێمە لە حاڵەتی اعتیادیدا توانامان هەیە بە ڕۆژ و بینیاننا؟ توانات هەیە یاننا؟ بەڵێ توانات هەیە. دەی بەڵام ئەوە کەوتیتە سەفەرەوە. عادەتەن سەفەر مەشەقەتە یاننا؟ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ السەفەڕ قطعة من العذاب. سەفەر بەشێکە لە عەذاب. يعني عادة وايا تو مالا جاري وايا من سفرم كردو نارا حد نبوم چونك العبرة للشي للغالب. دائما عبرة بتشيا عبرة بغالبة. وش قاعدة فقهية بينو سلا ياخذ العبرة للغالب أو قاعدة فقهية خوي لخوي ده العبرة للغالب ليس للشاذ النادر. عبرة بوتشينيا عبرة بوشتي شاذنية، دائما عبرة بوشتي غالبة. باشا كدلين عبرت بو غالبا وای انسان بچێتە سەفەر چ دەبێ براکەم؟ ناڕەحەت دەبێ. خوای گەورە ڕۆژووی لەسەر هەڵگرتی لە سەفەریاننا لەسەری هەڵگرتی. بۆ چونکە لە سەفەردا مەشەقەتێک دێت کە ئەو مەشەقە هات ئەو مەشەقەتی لەگەڵ خۆی ڕاکێشە. المەشەقەة تەجلب التەیسیر. مەشەقەتەکە چی ڕاکێشە؟ ئاسانکاریەکەی ڕاکێشە. ئاسانکاریەکە چییە؟ ئیفطارە، ڕۆژکان نەوایە. أو مشقتي سفر ديسان آسانكاري تريشي راششا قصر الصلاة. آسانكاري سيمي شراششا الجمع بين الصلاتين وايا جمع بين الصلاتين شراششا. كواتا المشقة تجلب التيسير. نكجورك تيسير أنواع تيسير. تيسيرك هي جمع، تيسيرك هي قصر، تيسيرك هي إفطار مثلا، تيسيرك هي إسقاط هر لسرد لا دا شيبون منا. حامل مرضع مثلا، حامل مرضع كاتك لحملي هي آفرت يا مرضعة لحالتي إرضاع دا لحالتي حمل دا أو هر لسري نما روجي لسر نما بدلكي لسركتشيا
فدیە لەسەرەتەوە فدیە لەسەرە ئەوە تەیسیرە یان تەیسیر نییە تەیسیرە بۆ چکە مەشەقەتە ئافرەتێک حەملی هەبێ مەشەقەتە بەنسبەت ئەو بەڕۆژوو بەیانە مەشەقەتە دەیکە حەملی نەبێ مەشەقەت نییە بەڵام کە حەملی هەبوو مەشەقەتە المەشەقەت تەجلب التەیسیر تێگەیشتی برا بۆیە ئەوەش چییە ئەوەش ئاسانکاریەکە ڕەب العالەمین بۆ چی داناوە بۆ بەندەکانی خۆی داناوە ئەوە یەکێکە لە چی بۆیە شێخ عەبدوڕەحمان ناصر سعدی فەرمووی چی ومن قواعد الشریعة التەیسیر ئەوە یەکێکە لە قەواعیدی ئەو دینە جوانەی ئێمە کە خوای گەورە چی بۆ ئێمە داناوە تەیسیر کەواتە ئێمە با تێبگەین دینەکەی ئێمە دینی تەیسیرە براکەم دینی چییە تەیسیر بەڵام تەیسیر لە حدودی شەرعدا تەیسیر لە حدودی چیدا لە حدودی شەرعدا نەک لە حدودی چیدا لە حدودی ناشەرعیدا لێرەدا براکانم خەڵکی بوون بە سێ صنف غولات و ممەیع و متوسط غولات بریتین لە چێ ئەو کەسانەی کە بە هیچ شێوەیەک ئاسانکاری وەرناگرن و دین لەسەر خەڵق قورس دەکەن دین لەسەر خەڵق قورس دەکات تعاملی لەگەڵ خەڵک قورسە شەدیدە لەوەیە گەنجێک بێخوا هیدایەتی داوە بۆ سنەت لای خۆشەویست بووە بەڵام تعاملی لەگەڵ خەڵق قورسە و سنەت لەسەر خەڵک دەکا بە واجب مەکروه لەسەر خەڵک دەکا بە حەرام ئەوە غەڵەتە ئەوە زۆر غەڵەتە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی چی ئینەما بوعیثتم مuyەسسیرین وەلەم تبعەثوا معسرین و هەروە فەرمووی چی مبەشرین وەلەم تبعەثوا منەفرین ئێوە مبەشرن نەک منەفر بن خەڵک مەڕەتێنن فەرمووی ئینە منکم منەفرین هەندێک کەس لە ئێوە هەیە منەفرە یعنی چی منەفر خەڵک دەڕەتێنێ خەڵک دوور دەخاتەوە برا بۆیە براکانم وەکو نەسیحەتێک بۆ هەندێ برای خۆمان گەنجی تازە کە بە حەماسەتێکەوە خوا خێری بنووسێ ئەجری هەیە ئینشاء الله تعالی نیەتی پاکە بەڵام یعنی گەرم و گوڕیەکی هەیە شیڕەیەکی هەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ ئینە لكل ئەمر شیڕە یعنی هەموو سەرەتایەک یعنی گەرم و گوڕیەکی زیادی هەیە زیاد بۆیە گەرم و گوڕیەکی زیادی هەیە تەماشا دەکەین لە حەد بەدەرە تعاملی لەگەڵ خەڵک غەڵەتە لە تەنیشت پیاوێکی بە ساڵدا چوو ڕادەوەستێ ئەو پیاوە پیرە بێتاقەتە حەز ناکە قاچی بە قاچەوە نەی دوور دەکەوێتەوە تۆ هەر پاڵی لێ دەی کاکە لێی گەڕێ تۆ لە حەدی خۆت زیاتر قاچت لێک مەکەوە براکەم تۆ حەدی خۆت دیارە ئەو کە قسووری هەیە کەم تەرخەمە قاچی زۆر دێنێتەوە یەک تۆ تەواو سنووری خۆت ئەوەندەیە ئەو تاوانبارە تۆ تاوانبار نی وای لێ مەکە بێزار بێت و لە ڕیزەکە بچێتە دواوە وای لێ مەکە ڕقی لە ڕیش بێتەوە لێی گەڕێ تەواو هەر بچیتە پاڵیەوە یان بە شێوەیەک تەعاملی لەگەڵ بکەیت کە بێتاقەتی بکەیت و تەسەڕوفاتی تریش براکانم دەبێ ئاگامان لەوە بێ خەڵک وا لێ نەکەین کە ڕقیان لەو دەعوەیە بێت منەفر نەبین یان شت لەسەر خەڵک قورس نەکەین ئاسان کار بێ ئینشاء الله تعالی و بێگومانیش بە ئەندازەی علم ئاسانکاری دێتەکایەوە ئینسان تاوەکو علمی زیاتر بێ دینەکە ئاسانترە بەڵگەش لەسەر ئەوە چییە ئەو کەسەی کە 99 کەسی کوشت بوو هاتە لای کابرایەکی عابد خواپەرست وتی من 99 کەسم کوشتووە دەمەوێت تۆبە بکەم تی تۆبە 99 کەس کوشتووە تۆبە دەکەی بڕۆ لێم دوورکەوە با بە ئاگری تۆ منیش نەسووتێم تو تۆش بکوژم ئەویشی کوشت سەدەکەی تەواو کرد چۆ لای کابرایەکی عالم وتی دەمەوێت تۆبە بکەم تیجات چێت تۆ دەرگای تۆبە لە تۆ دادەخات سیر کە براکەم کابرای عالم بوو بەهۆی هۆکاری تۆبەکردنەکەی بەڵام عابدەکە بوو بە هۆکاری ئەوەی کە سەری خۆشی تێدا چوو سەری خۆشی تێدا چوو بۆیە زۆر جار کەسێک کە عیبادەتی هەیە بەڵام جەهلی هەیە علمی نییە دەبێتە سەبەبی ئەوەی کە خەڵک تووشی گوناه و تاوان بێت جا براکانم بە گەرم و گوڕی تەنها نابێت دەبێ علمی لەگەڵ بێ بۆیە ئاگامان لەوە بێت شت لە خەڵک قورس نەکەین و بە ئەندازەی علمی خۆمان قسە بکەین بە ئەندازەی علمی خۆمان فتوا بدەین ئینشاء الله تعالی شتێک کە نەمانزانی لێ گەڕێن بۆ غەیری خۆمان لەم بالمقابلدا کەسانێک هەنە بە ناوی ئاسانکاریەوە حەرام بۆ خەڵک حەڵاڵ دەکەن پەنا بەخوای گەورە ومع الأسف ئەو حەرام حەڵاڵکردنەشیان ناوە میانڕەوی ئێستا لە ناو خەڵکدا چێ بە میانڕەو مەشهورە کەسانێک بە میانڕەو مەشهورن کە گۆرانی حەڵاڵ کراوە گۆرانی بە مۆسیقاوە ئافرەتی سەرڕوود بێتە سەر شاشەکەیان تێگەیشتی برا مۆسیقا و مسلسلات و نازانم هەرچی حەرام
پەنا بەخوای گەورە زۆربەی حرام دەبینی لە شاشەدا ئەوە میان ڕەوە دینی ئێمە دینێکی میان ڕەوە وەڵا دینی حرامە برا ئەوە حرامە نەک میان ڕەوی بێ جا بۆیە ئەوە براکانم بە ناوی ئاسانکاری کە لێنراوە تەیسیر ئەوە ظولمە ئەوە لەبس الحەقی بالباطل ئەوە دوو جار گوناهە جارێکیان کە حرامەکە دەکەن جارێکیشیان کە لیباسی شەرعی بەناودا دەکەن کە ناویان ناوە وەسەطیەت کە ناویان ناوە تەیسیر و ئاسانکاری قەت ئاسانکاری نییەوە ئەبەدەن ئەوە تەحلیلی حرامە حەڵالکردنی چییە حەڵالکردنی حرامە ئاسانکاری لە حدودی چیدا دەبێ هەبێ براکەم لە حدودی شەرعدا براجیان نەک ئێمە لە شەرع دەرچین ڕیبا بۆ خەڵک حەڵالکە قەیناکە ئاسانکاریە زۆر شت بۆ خەڵک حەڵالکە ئافرەت با بچێ پانتۆڵە پێکە قەیناکە ئاسانکاریە مۆدێرنە ئەو شتانە برا دەبێ وریابین ئاسانکاری بەڵام لە حدودی شەرعدا لە حدودی کتاب و سنەدا خوای گەورە دەفەرمێ یورید الله بكم اليسر ولا يريد بكم العسر ئەمە ئەم قاعدەی ئەمڕۆمان دوای ئەوە دوو قاعدەی تری شەر پەیوەندی بەوە هەیە یا سێ قاعدەی تر دەفەرمێ وليس واجب بالاقتدار ولا محرم مع اضطرار يعني چی براکانم وليس واجب بالاقتدار يعني هیچ شتێک لەسەر مسلمان واجب نییە ئەگەر توانای نەبوو کەواتە يعني چی براکانم کەواتە القدرة مناط التكليف توانا مەرجە بۆچی بۆ تەکلیف خوای گەورە تەکلیف لە کەسێک ناکە لا يكلف الله نفسا إلا وسعها کە تۆ توانات نەبێ خوا چت ناکە تەکلیفت ناکە بە شتێک برا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فەرمووی چی صلي قائما فإن لم تستطع فقاعدا فإن لم تستطع فعلى جنب کەواتە کە خۆ لە نوێژی فەرزدا واجبە بە پێوە بیدیاننا واجبە کە نەتوانی بەدانیشتنەوە کە نەتوانی فإن لم تستطع کە نەتوانی بەپاڵەوە بە درێژبوونەوە بیکە براکەم کەواتە فإن لم تستطع کەواتە وليس واجب بالاقتدار هەر واجبێک کە تۆ نەتوانی لەسەر واجبە براکەم هەر واجبێک کە نەتوانی لەسەر واجب نییە برا بەڵام هەندێک مسلمان مع الأسف شتێک کە لە تواناشی دانە بێ دەڵێ إلا واجبە يعني على سبيل المثال پیغمبر خو علیه السلام دەفەرمێ چی من رأى منكم منكرا فليغيره بيده ئەو جا دەفەرمێ چی فمن لم يستطع هەر کەسێ نەتوانێ کەواتە ممکنە نەتوانی یان ممکن نییە ممکنە نەتوانی برا کە نەتوانم إلا واجبە کە نەتوانی واجب نییە براکەم کە نەتوانی واجب نییە بەدەست بیگۆڕی دەی کە نەتوانی منکەرێک بەدەست بگۆڕی دەتوانی جیهاد بکەی کە نەتوانی لە تواناتدا نەبوو ئیمکانیەتی نەبوو مسلمان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لە مەککە نەیتوانی قودرەتی نەبوو توانای نەبوو واجب بوو لەسەری واجب نەبوو برا دەکرێ بڵێن وەڵا مسلمانان تەواو ئاەتی جیهاد هاتە خوارەوە واجبە لەسەر کاکە چی واجبە برا مسلمان کە توانای نەبێت چۆن واجبە وليس واجب بالاقتدار ئەوە لە حاڵەتێکدا کە بڵێن جیهادێکی شەرعی هەبێت ئەویش دیسان منوطە بەچیەوە بەستراوەتەوە با قودرەتەوە بەستراوەتەوە ولا محرم مع اضطرار ئەوە زانیمان کە واجب چ کاتێک واجب دەبێت کە قودرەت و توانات هەبێت لە بەرامبەریشدا هیچ شتێکیش لەسەر تۆ حرام نابێت یعنی حرامیش لەسەر حرام نابێت کە لە حاڵەتی ناچاریدا لەسەر تۆ حرام نی ئەو شتە یعنی چی بۆ نمونە یعنی خەریکە بۆن لە برسا بمری و مەیتەیەک لەوێ هەیە بۆ تێ لێ بخۆی یان نا بۆ تێ لێ بخۆی ولا محرم مع اضطرار مضطرید لێرەدا لەوەیە بکوژرەی ئەگەر بێت و کەلیمەی کوفر نەڵێیت بۆ تێ یان نا حرامە لەسەر تۆ کەلیمەی کوفر لەو حاڵەتەدا حرامە لا حرام نییە بۆ تێ چی بکەی بۆ تێ لەو حاڵەتەدا كلمة كفر بليتو جائزة إن شاء الله هيك مشكلة نية والله أعلم كواتا الضرورات تبيح المحظورات أو قاعدة ترى بيوندي بني ودياركي أخيرا وهي آخر قاعدة برابو أمشو بريتيالتي وكل محظور مع الضرورة بقدر ما تحتاجه الضرورة يعني شيء الضرورة تقدر بقدرها الضرورة تقدر بقدرها بلى باش الضرورة تقدر بقدرها أما وثمان شيء لقاعدة بيجستا وثمان الضرورات تبيح المحظورات يعني شتي ضروري شي حلال دكا حرام كان حلال دكا ضرورات حرام حلال دكا
بەڵام حەڵاڵی دەکا بە چ ئەندازەیەک بە ئەندازەی پێویستی یان نا بە ئەندازەی پێویستی یعنی تۆ بەس بە ئەندازەیەوەی کە پێویستە نەک بچی وەڵا بڵێ بەشی ماڵەوەشی لێ دەبەمەوە ئەوە جائز نییە بەس بۆ ئەوەندەی کە پێی مضطڕیت ئەوەندە جائزە زیاترنا باشە براکانم دەرسی ڕابردوو دێڕشارێکم بۆ زیادکردن چی بوو کێ لەبەری کرد بوو ها کاکە وإن تزاحم الضدان يقدم الأقوى بلا نكران نمونا لسري براكانم كلثوم كتشي پیغمبری خوا عليه الصلاة والسلام واجب لسري هجرة بكات بو چوێ بۆ مدينة محرمي شي نبو أفرد ببي محرم سفر كحرام يا حلالة حرام هجرتي واجبة يا واجبنيا استا واجبك وحرامك تزاحم ينكريانا تزاحم ينكر بلام كاميان أقواترا ها حرامك خطرترا يا واجبك قورترا واجب هجرتك قورترا يا ارتكابي أو حرامه واجبك وانيا بيوست هجرتك بقى بو هجرتي كر بتنها ببيتي ببي محرم هجرتي كر ببي محرم بله بهمان شيوش پیغمبر اخوة عليه الصلاة والسلام كبمن جنيق لأهل طائف دا هرچندا كلا أهل طائف كلا حصنك دابون كساني اجتدابو من دالبو كساني اجتدابو آفرد بو كأهل قتال جنبون بلام ناچار بون بو پاراسني چه دفاع لمسلمانان ناچاریان کردن ئەوان لە مسلمانانیان دەکوشت و هیچ چاریشیان نەبوو مسلمانان ناچار چیان کرد بمن جەنیق لێیاندان بۆیە لێرەدا حرامێک و واجبێک تعارضی کرد واجبەکە مقدم بوو لەسەر چی لەسەر حرامەکە ئەوە نمونە لەسەرەوە بوو کە ئەو برایەک دوێن دەرسی ڕابردوو وتی نمونەمان بۆ بێنەوە وصلى الله وسلم على رسول الله بارك الله فيكم وإذا جاءهم أمر من الأمن أو الخوف أذاعوا به ولو ردوه إلى الرسول وإلى أولي الأمر منهم لعلمه الذين يستنبطونه منهم ولولا فضل الله عليكم ورحمته لاتبعتم الشيطان إلا قليلا